دچینە سلەیمانی لەوێ ڕێکخراوێکی ناحکومی بۆ کاری مرۆی ڕادەگەیەنرێت ڤینا مۆفەق پەیامنەری ڕوودا و لەگەڵمانە بێت بزانین کاری ئەو ڕێکخراوە چی دەبێت و لەلایەن کێوە بەڕێوە دەبرێت. بەڵێ ڕۆژان ئێمە ئێستا لە دامەزراندنی ڕێکخراوی چێنج لایڤین کە میریان هاوڵی شاجوان ئەم ڕێکخراوەی دامەزراندووە لە ئێستا ڕێکخراوەکە دامەزراوە بەڵام ئەمڕۆ یەکەمین ڕۆژێتی کە ئەم ڕێکخراوە ڕادەگەیەنێت کە دامەزراندووە زیاتر کارەکانی بۆ گەنجانە بۆ خزمەتکردنی گەنجان بۆ زانیاری زیاتر دەچمە لای خۆی. میریان ئەگەر بێتە ئێرە بژی سپاس پێمان بڵێیت ئەم ڕێکخراوە ئامانجی چییە؟ سەرتا بەخێراتتانەکەم کە نەڕەجوانەکەی ڕوودا بەخێراتن سەرچاوم ڕێکخراوەکەم لە دوای ئەوەی کە بڵین تقریبی چەند هەفتەیەکە دامەزراندووە ئەمڕۆ ڕێکم ڕۆژی بانگەشەیەتی لە ئیڤنتێکی شایستەدا میوانی هەموو لایەنەکان بانکراون. ئامانجی ئێمە 4 ئامانجی سەرەکیمان هەیە ئەویش کە خۆبەخشیە خێرخوازیە بواری ئەندازیاریە لەبەروی حەزم کرد لە بواری خوێندنەکەی خۆمە بەرەو پێش بچێت و خوێندنەکەی خۆم وەلا نەنێم هەروەها بۆ گەنجان و مناڵانیشە ئەو ئامانجی سەرەکی ڕێکخراوەکەی ئێمەیە هەوڵ دەدەین ئەم ڕێکخراوە هەر چۆن پێشتر هەر قسە کراوە نەکراوە ئێمە دەستی ئەوان بگرین ئەوان دەستی ئێمە بگرین بتوانین بە کردارەکانمان شتی جوان بکەین ئینشاءالله. چەند گەنج لێرە بەشدارە ئەوەی منەی بینم لێرە زیاتر تەمەنیان هەیە بەڵام تۆ کارەکانە بۆ گەنجانەوە تا ئێستا گەنجی زۆر کەمی لێە ڕاستەکەی وەکو ئەگەر ئاگاداریش بن هەلکە دەرگای ڕیسپشنەوە تایتە سەرەوە ڤۆڵەنتەری باشمان هەیە هەمووی گەنجن ئەوانەشی کە لێرە میوانن میوانی VIP میوانی ئاسایی لێیە هەر هەمویان بۆ ئێمە VIPین و گەنجانیش لێرە ئێمە تازە دامەزرانوە دەستەی دامەزرێنەرم هەیە دەستەی کارگێڕیم هەیە چەندین گەنجی باشیشمان هەیە بەڵام ئیتر وەکو ئاگاداری کەش و هەواکە بن کەشوایەکی تۆزێ سەخت بوو لەبەرەوە زۆریان نەیانتوانی ئامادە بن بەڵام گەنجانێکی زۆر هەن سپاس بەخوا. ئەو کارانی کە تۆ ئەتەوێ بیانکی بۆ گەنجان ئەتەوێ یەکەم هەنگاوت لە چیەوە دەست پێ بکەیت؟ من سەرەتا ئەوەی کە بمێ بۆ گەنجان من حەزەکەم لێرەوە ئەوە بخەمە ڕوو زۆر گەنجان لە لێدوانێکم لە کەناڵێکە با ناوی نەهێنم کەتیان کردە بۆ قسەکەی منیان گۆڕیوە کە ئایا من وتومە ئەگەر گەنجێک هیچی پێ نەبێت داوای هیچ لە حکومت نەکە ئەمە دوورە لە ڕاستیەوەمە قسەی من نییە ئەگەر گەنجانی ڕژبینمان هەیە باوا بڵین بە کوردێکی خۆمان ئەگەر ڕژبینیش من ئێمە هەوڵیان بین توانەکانیان دەربخین یارمەتیان بێ دەستیان بگرین ئێمە بەوانەوە جوانی ئەگەر ئەوان نەبێ ئێمە ژنین هەروەها گەنجانێکمان هەن توانیان هەیە پرۆژیان هەیە شادیان هەیە بداخەوە تا ئێستا هیچ لایەنێک یارمەتی نەیاون ئێمە هەوڵ دەدەین ناڵین هەموو گەنجان ئەخینە سەرکار ناڵین ئێمە ئەتوانین هەموو گەنجان کێشەکانیان چارەسەرکەین بەڵام ئێمە ئەبین بە پردێک یارمەتی دەریان ئەبین ئینشاءالله. ئەمەوێ پرۆژەکە بزانم چی ئەکەیت یعنی هەنگاوی تۆ چی ئەبێ لە چیەوە دەست پێیەکەی و بزەبت بڵێ ئەوە باشی گیانی من ئەمە ڕێکخراوێکە سەرەتای بانگەشەیەتی باشەگیان ڕێکخراو زۆر پرۆژە لە خۆی ئەگرێ وەکو ئاگاداروی من هەر لە دوای بوون بە هاوڵی شاجوان پرۆژەیەکم هەبوو حەزم نەکرد هەر بە ئەنانیەن ئەو پرۆژێ هەری خۆم بێ ئێستا ئیکەم بە مڵکی ڕێکخراوەکە بەردەوام ئەبین ئەو پرۆژێش ئەگەر ئاگاداری پرۆژێکی خێرخوازیە ئینشاءالله فکری زۆر جوانمان هەیە لە دواتر ئێمە پێتان ڕادەگەیەنین لە ئێستا تەنیا ڕۆژی بانگەشەکردنی ڕێکخراوەکەمانە ناتوانم لەمە زیاتر بڵم لەو ئامانجە سەرەکیانی کامانە لەوەش گرنگترین ئامانجەکانی ژیانن هەلی کار خۆبەخشی خێرخوازی گەنجان. زۆر سپاس بەخێراتن. بەڵێ ڕۆژان ڕێکخراوی چێنج لایڤ لەمڕۆوە دەست پێ دەکات بە کارەکانی هەتاوەکو ئێستا دیار نییە چ کارێک دەکەن بەڵام وەک خۆی وتی لە داهاتوودا دەزانین کارەکانیان چییە؟ باس ڤینا مۆفەق پەیامنەری ڕوودا.